قاسملوو تافگەیەک لە گوڵاڵە و دڵێ لە پەموو. ئەمڕۆ 36 ساڵ بەسەر شەهیدکردنی عەبدوڵڕەحمان قاسملوو تێپەڕی. قاسملوو 22/12/1930 لە ورمێ لەدایک بووە. لەناو بنەماڵەیەکی ناسرا و دەوڵەمەندا گەورە بوو. خوێندنی سەرەتایی و ناوەندی لە ورمێ و تاران تەواو کرد. دواتر چووە پاریس و پراگ و دکتۆرای زانستی ئابووری وەرگرت. جگە لە کوردی زیاتر لە 7 زمانی دیکەی بەباشی دەزانی. چەندین کتێبی لەسەر کێشە ئابووری و کۆمەڵایەتەکان نووسیوە. کوردستان و کورد یەکێکە لە بەناوبانگترین کتێبەکانی. ساڵی 1946 یەکێتی لاوانی دیموکراتی لە ورمێت دامەزراند. ساڵی 1970 وەک ئەندامی کۆمیتەی ناوەندی حیزبی دیموکراتی کوردستان ئێران هەڵبژێردا. دواتر بوو بە سکرتێری گشتی ئەو حیزبە. ڕۆژی 13/1989 لەگەڵ عەبدوڵڵا قادری ئازەر و فازیل ڕەسوول لە ڤیەننا تیرۆرکران. تۆ ئەگەر ناوی گوڵەکانی بژماردایە ئەو ناوی ڕەنگەکانی بۆ تەواوە کردی. تۆ ئەگەر باسی ڕووبارێ پتردایە ئەو ئاوی سەرچاوە و هاژە هاژی بۆ باسە کردی.